ماوەی 6 مانگە بە بیانووی پەتای کۆڕۆنا زیاتر لە 70 مزگەوت تەنها لە شاری هەولێر داخراون. ئەمە لە کاتێکدایە کافتریاکان و بازاڕەکان کراون و بەتایبەت دوای هاتنی پێکوتەی کۆڕۆنا ئەمەش ترس و نیگەرانیەکانی لای هاوڵاتیان کەمتر کردوتەوە. بەشێک لەو مامۆستایانش کە مزگەوتەکانیان داخراون دەڵێن لایەنی پەیوەندیدار بیانومان پێدەگرێت دوای چەندین جار لاچوونمان بۆ لایەن بەڵام ڕێگە نادەن دەرگای مزگەوتەکان بکەینەوە. پێمان وایە دەسەڵاتداران لە پەیامی مزگەوت دەترسن لەبەر ئەوەی دەزانن لە مزگەوت شوێنێکە خەڵک بۆ خۆی لیدا کۆ دەبێتەوە کۆ دەبێتەوە پەیامی مزگەوت ئەگەر لێبگەڕن و خۆی پسی خەڵک بەڕاستی بە دوای گەندەڵکاران ناکەوێتن و پاڵپشتی لە گەندەڵکاران و فەسادیان ناکاتن. پێم وایە لەبەر ئەوەیە کە زیاتر تەرکیز دەکەنە سە مزگەوت. ئەگەر نا ئەگەر لە بە کۆڕۆنایە باشە بۆ تاکە شوێن و تاکە وێزگە ئەتۆ مزگەوت ئەوها چاوت دەسەری دانا و ئەوها لە مضایقەی بۆ دروست دەکەی. ئەی باش ئەو هەم کافتریات کردوتەوە ئەو هەموو برێن نێرگەلەخانت کردوتەوە کە هەر نەکەوە بە 5 کافتریان بەقەدر مزگەوت و مەساحەی مزگەوتی ئێمە نابێتن بۆ لەوێ بڕۆ بیان بینە هەمووی 4 نەفر 6 نەفر لەسە مێزێک کۆبۆتەوە ئەگەر مەسەلە ئەوەیە. یانیش ئەوەی کە لە بەیانیدا لە یەکشەممە کە بڕیارە 10,000 کەس نوێژی ئاینی بکاتن لە دوای ئەو میێوانەی شاری هەولێر بە حساب کە دێتن ئەو کۆڕانە لەوێ نیە بەڵام لە مزگەوتدا هەیە. تقریبی ئەوە لە 6 مانگ دەچی مزگەوتەکەمان داخراوە ڕۆژانی هەینی برێن خۆتپەی تێدا ناکرێت. بەڵام ئێمە وای لێ دەخوێندرێتەوە کە ئەو مزگەوتانەی کە دەرگیان قەپات کرا ڕۆژانی هەینی ئەو مامۆستایانن زیاتر کە حەقیقەت و ڕاستیەکان دەدرچێنن تەماشای واقعی خۆمان دەکەن ئەو واقعی کەوا تێیدا دەژین ینی ناتوانین حاشا بکەین لەوەی کە ئەو واقعی تێدا دەژین ناتوانین پەردەپۆشی بکەین لەو شتانەی کە دەگوزارێت لە ناوماندا. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش پێی وایە داخستنی دەرگای مزگەوتەکان پەیوەستە با بەرنامەیەکی درێژخایەن و بابەتێکی سیاسیە. ئەگەر سەیرێکی ئەو مزگەوتانەش بکەین کە داخراون مامۆستاکانیان کەسانێکی کاریگەر بوونا بەسەر کۆمەڵگەدا ئەمەش ترسی لای حکوومەت و دەسەڵاتداران دروست کردووە. نزیکەی 7 مزگەوتێکە تەنانەت هۆکارەکەی بۆ دەژێرنەوە کە ئەو زانا و خەتەی بوو وتاربێژانن کە لەناو کۆمەڵگەدا کاریگەریان هەیە دەتوانن هەستی خەڵک بورۆژێن دەتوانن ناحەقیەکانی ئەم دەسەڵاتە باز بکەن. ئەو مامۆستانە توانیوانە بەڕاستی حەقی وتاربێژی خۆیان بدەن بانێک و دووهەوا دەبینین نادادگەری ناحەقی ناڕوونی و هەروەها پێمان وایە کە ئەو مامۆستانەی لە وتاربێژی دوورخراوەتنەوە تەنانەت ئەو مامۆستانن کە لەگەڵ پابەندی ڕێنماییە سیاسیەکانی ئەوقاف نەبوون بۆی دوورخراوەتنەوە. داخستنی دەرگای مزگەوتەکان لە کاتێکدایە هیچ ڕێوشوێنێکی قەدەغەی تایبەت بە کۆڕۆنا لە هیچ شارێکی هەرێمی کوردستان لە ئێستادا لە ئارادا نییە و چەندین جاریش بۆ بۆنە تایبەتەکان بە سەدان و هەزاران هاوڵاتی لە شوێنە جیازیەکان کۆبوونەتەوە. بەڵام دەسەڵاتداران پێیان وایە تەنها مزگەوتەکان مەترسین بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.